عزیز هموتان زۆر بەخێر بێن بۆ کۆبوونەوەی ئەو ڕۆمان کە میوانەکەمان وەردەبینن پرۆفسۆر حەمید بوزەرسلانە. من لە خۆم کاتێک ئەو ئەنستیۆ دامەزراچێک لە ئاواتەکانمەوە بوو لێکۆڵەری گەورەی کورد کە لە دەرەوە کار دەکەن و دێنەوە شوێنێکیان نەبێن بەوێ قسەکانیان بکەن هەر زانکۆ نەبێ بە شێوەی کلاسی. ئەو ڕاست دەکەم و ئەواتە تا ڕادەیەکی زۆر ودیاتۆ زۆر زۆر بەخێراتنی جەناب دەکەم من بە نێوانی ستۆ بە نێوی کاکسۆرەکان زۆر زۆر بەخێر بێ. مامۆستا حەمید دکتۆرای لە مێژوو زانستی سیاسیدا هەیە و ئێستا لە زانکۆی HESS ئەگەر ڕاست بێ پرۆفسۆرە لە پاریس لە فەرەنسا. لیستی بڵاوکراوەکان کتێبەکان وتارەکانی مامۆستای زۆر دوور و درێژن بەڵام خاڵی هاوبەش لە نێو هەموو بڵاوکراوەکانیدا مەسەلەی ڤایۆلەنسیاوی کەمە لێرە پێ دەڵێن توند و تیژی لە فارسان پێ دەڵێن خشونەت تورکان لە باکوور پێ دەڵێن شدەت ئەو کارەیە جا هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەم بە تایبەتی لە تورکیا کتێبی تایبەتی هەیە لەسەر مێژووی هاوچەرخی تورکیا لە ئیمپراتۆری عوسمانی چۆن دەوڵەتی تازە ناسیۆنالیزم هەتا کارگەیشتوتە جێیەکی لە ئیمپراتۆری عوسمانی ڕاهتا ئەلقاعیدا کتێبی دێتە دەربەزووی بەم زانە بەم نیزەکانە کتێبێکی چاپبوو لەسەر ئیبنی خەلدون مەسەلەی دەسەڵات لە ئیبنی خەلدوندا مەسەلەی دامینیشن ساڵبوون مەسەلەی بەرەنگاربوونەوە لە ئیبنی خەلدوندا ئەم کتێبە هێشتا بە فەڕەنسی کاتە دەرزوو بۆتە ئیسپانی چاپ بۆ بە عەرەبی بە زووی چاپ دەبێت بەداخەوە بە کوردی هێشتا تاوجێکی مزانم بەرهەمی مامۆستای زۆر کەم بە کوردی هەن. ئەم ڕۆژ وتارەکەی لەسەر دیسان تێمای سەرەکی تند و تیژی یا the state of violence هەلومەرجی تند و تیژی لە ڕۆژهەڵاتی ناوین بەگشتی و کوردەکان چۆن لەگەڵەوە مەسەلەی ڕوبەڕوو دەبنەوە چۆن تووشی بوونەوە چۆن تووشی دێن. مامۆستا بڕیاری داوە بە وتارەکە بە ئینگلیزی قسە بکە بۆ من کەمێک ئەوە بوو ممکن بوو بە کوردی قسە دەکا بەڵام من بە جۆرەی توانام هەوڵ دەدەم وەرژێڕی مامۆستای بم. gelek spas tek ser hadir gelek spas tek haşim var siz gelek hoşhalim ku yürü ezdirim de hevlerim ve pirost ku ziber ku Kurd müessesi gelek keme Kurd ravşandı biri geleke le gelek müessesi gelek keme ve zevidarım ki müessese bebe yek bingehen le gerin le koline le çapa Kurdistan'a jibe Kurdistan'a jerin jibe ku gelek pevisteme bir gelek le koline le Kurdistan'a jerin le jibe Kurdistan'a belki bir şekilde geçtiği. Loma rastez gelek hoşhalim ku ev müessese ev institution İraheye. So the aim of this presentation, which deliberately adopts a macro level analysis, is to suggest that in order to understand the evolution of the Kurdish issue since the occupation of the Iraq in 2003 and the Syrian crisis in 2011, one should take into account the dynamics of a middle-term historical period going back to 1979, as well as a broader spatial scale, including other parts of the Middle East. هیدی کم جاری کتیم چکی بهتر پردرش کن. بله. مبستی ام وتاره و که با تیگشتن لاستی ماکرو لاستی مزنی مثل کرد دبی چند بلن برسرخانه به چند کرانه و هبیر با 1979 با مثل if you can just say again the dates that you mentioned 79 and 2003 و 2011 که بزنین بلند خبری کرد مسئله کرد و کانتکستی در مجموعه دا چنده بود چون سال 1979 بهوی کامل کوکار و دروز بکو دو سال دیگه و دو موجودی که 1918 و 1919 هەڵکەوتێکی گرنگە بە پێی دەوڵەمەندی داتایی و زانیاری ئەوانە لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. Following the recognition of Israel by Egypt, the Iranian Revolution and the occupation of Afghanistan by the Red Army, all in the same year, the Middle East, broadly speaking, entered in a new historical cycle.
مسئله که مصر اسرائیل به رسمی ناسان هلو سال ده و مسئله ایجیپت اسرائیل اندن ده ایران رولوشن افغانستان و شورش ایران و داجرکردنی افغانستان لطرف ارتشی سوره و همه اوروداوانن که لو سال ده رویانده و او سالان به سالش دولمند تبدیل کرد. This new historical cycle was determined by the extreme weakening of the left-wing movements and almost a hegemonic domination of Islamism. خالتي برچاو لو روداوانه ده دستي بالا يا زالبوني بزوتنوي اسلامي ولاوازي زياده لحدي بزوتنوي چپو سي رودا بون به هوي جان دزداني صدام هزار کس اويش شري ايران و عراق شري ناوخوي لبناني و مسألة افغانستان. Throughout the 1980s, interstate borders that Anthony Giddens defines as power containers were transformed into zones of production of an intense violence. لديه اشتاد او چنكيكا Anthony Giddens بكاري دينيا if you say the concept of power containers. هلگراني ده صلاة او چنكيكا Anthony Giddens بكاري دينيا لهشتاكان ده بشفافيات او بتنسلي خوي نشان ده خوي برخص. During this decade, frontiers separating states and non-state actors became blurred and a wide-scale military transhumance propelled tens of thousands of young men, including the future leaders of Al-Qaeda, such as Bin Laden or al-Zawahiri, from the Arab world to Pakistan and Afghanistan. هلو دي دابو كسرتاي ريبراني دهاتوي القاعدة شكلي دقر وسنوري دولتنا توكان كمرنتر دبو با تربية كرني كساني وجورة كجاني خوان دخطر داويش بو امانجا كاني خوان بو ايدولوجي خوان مسئله تندو تیجی که مرو نتوانه لی تبگه اگر لآستی ماکرو لآستی میکرو دا چاوی لینکا لو ماوه دا خوی دخملان با درجه پیدانی خوی و با سقامجر کرنی خوی. Following the French philosopher Frédéric Gros, who is a disciple of Michel Foucault, اگر چاولا فیلسوف فرانسوی فردریک گرو که این که یکی از شاگردان میشل فوکوی بود. So following the French philosopher Frédéric Gros, one can define this long decay as the decay of a state of violence. مرود دتوانیه به پی فردریک او دیه هشتا به دیه دو درجی کندوتیجی نوزد کن. States and discontinuity, state and non-state agents. نابردوانی دا فاکتورکانی دولتی و نادولتی دا. State making and consolidation process and those of violent contests targeting the state's authorities. I'll be grateful if you take concept by concept because I cannot relate them together. It's not only the issue of words. It is the very state. If you will just say again shortly. So, state making and consolidation process. Process چاگرانو دولت سازی and those the process of violent contests targeting the state authorities. و مسئله او کسانی که شدت و تندتویجی حکومتی دولتیان به عمل دگر برنگاری دبونه. In such a configuration, violence does not only affect the peripheries of a given state. لم هلومرزه تندتیجی تنیا کارتکری لا حاشیه و مارجینال و پراویزی دولت نیه بکو but also its very heart بکو دناوجی خویده the center itself being transformed into a producer of a social, political and communitarian violence. بخوی ناوان دبید با برهمهینری تندتیجی لاستی کمالایتی و استکانی دیکده. Such a state of violence challenges هلومرزه امجوری تندتیجی بربرکانی دکان لگل both theoretically and empirically. هم لاستی هزری و تئوری و هم لاستی عملی و کردوی دا. The sociology of Norbert Elias and the sociology of Max Weber. هم کمالناسی ماکس وبر و هم الیاسی بربرکانی دکانی چالنج اوشتانه دکان. که برابران داره دوست. As we know, Elias and Weber
present the state building process هەر وەک دەزانین وێبەر و ئێلیاس پرۆسەی شکلگیریە سازبوونی دەوڵەت ئەو جورە پێناسە دەکەن ئەو جورە پێشکەشی دەکەن کە as the process of pacification of بریتێ لە پرۆسەی پاسیفیکیشن یا منفعیلکردنی of a delineated space ئەو delineated limited state. دەوڵەتێکی بەرتەسک محدود And Elias and Weber also defined the state as an organ monopolizing successfully the instruments of coercion. هەم ئێلیاس هەم وێبەر دەوڵەت بە ئۆرگانێکە زۆر بەسەرکەوتووی انحساری دەسەڵاتی بەدەستی خۆی کردووە پێناسە دەکەن. To some extent, the historical cycle which started with the dramatic events of 1979 and continued after the 1980 wars تا ڕادەیەکی زۆر ئەو شتانی کە ڕوویدا و دوای شەڕەکانی 1980 بەردەوام بوو lasted until the Arab revolutionary contests of 2011. هەتاکو ئەو ڕووداوانەی دوای جیهانی عەرەب لە 2011دا بەردەوام بوو. Less than 3 years after the fall of Ben Ali, کەمتر لە 3 ساڵ دوای سقوط و دارمانی بن عەلی Mubarak and al-Gaddafi, مبارەک و قەزافی and the beginning of mass contests in Bahrain, Yemen and Syria, و سەرەتای بڵین ڕاپەڕینی گشتی لە بەحرین و لە سووریا. however, the Middle East, broadly speaking, appears once again to be gripped in the turmoil of a new state of violence. هەرچێنێکی بە شتانی کە کوترا ڕۆژهەڵاتی ناوین ئێستا خۆی لە قۆناغێکی دیکە و تازەی تند و تیژیدا دەبینێتەوە. Notwithstanding the important transformations of the very political landscape of the region, بە لەتوانین و تەحمل نەکردنی هەلو مەرجی زۆر هەمووکەیی ئەو ڕژیمانە one can be but impressed by some parallels between the situation of today and that of the 1980s. مرۆڤ سەرسام دەبێت بە هێندێک لە هاوتەریبی لە نێوان ڕووداوەکانی ئێستا و ساڵانی 1980. Many parts of the broader Middle East, زۆر بەشی میدلیستی گەورە یا ڕۆژهەڵاتی ناوینی گەورە including namely but not exclusively وەکو بۆ نمونە بە تایبەتی نەک بەڵام هەر ئەوە Afghanistan and Pakistan, نەکرد بە تایبەتی ئەفغانستان و پاکستان بەڵام نەکرد ئەوان بەڵکو شوێنی دیکەش Yemen, یەمەن و Syria with Iraq and Lebanon, سووریا و عێراق و لوبنان Sinai and Gaza, سینایی و غەزا Libya and the vast neighboring zones in Africa, لیبیا و دراوسێ گەورەکانی بزەور و زەبەندەکانی لە ئەفریقا experience a massive phenomenon of violence. خەریکی ئەزمونکردنی توندوتیژێکی بەربڵاون. Not only the internal territorial fragmentation has gained an extreme feature in all these spaces, ئەم توندوتیژە نەک تەنیا هەر would you repeat it please again? not only the internal territorial fragmentation, نە تەنیا کێشە ناوخۆیەکان و ئەو بڵین لێکەڵدابڕانی ناوخۆیەکان چەبوون پارچە پارچەبوونی ناوخۆیەکان has gained an extreme dimension بۆتە ڕەهەندێکی زۆر بڵین توندوتیژی بەخۆوە گرتووە. but the sectarian dynamics have become much stronger than in 1980s. لایەن و بڵین داینامیکی بڵین گروپی فرقەیی سێکتاریان زۆر پەلوپۆی هاویشتووە. سێکتاریزم دەتوانێت مەسەبی بێن Redrawing the entire map of the narrow Middle East. ئەو شتانە خەریکن نەخشەی بڵین بەرتەسکی ڕۆژهەڵاتی ناوین دووبارە دەچێشنەوە. While the frontiers between state and non-state actors لە کاتێکدا کە ڕوبەڕۆبوونەوە لە نێوان ئەیجەندیا بڵین لایەنی دەوڵەتی و غێری دەوڵەتی are once again totally blurred, دیسان زۆر کەم ڕەنگ بۆتەوە and a wide military transhumance can be observed throughout the region.
and long military Transhumance, koçeri. بله یعنی گواستنەوەیەکی وەربڵاوی نظامی جەیشی ئەرتەشی خەریکی لە ڕووداندایە. Many parts of the so-called national territories زۆر بەشی ئەو شتێکە بە ئیسلاح پێ دەڵێن خاچی نەتەوەیی یا ئەرزی نەتەوەیی are controlled by an increasing number of infra or suprastate militias. زۆربەی ئەو جورە خاکانە خاچی کە بە نەتەوەی دەوڵەت دەژێت دەسەڵاتی دەوڵەتی نەتەوەییدا بوون ئێستا بە هێزی نادەوڵەتی ئیدارە دەکرێن لەژێر دەسەڵاتی واندا. No external power, be it Russia or Western country, هیچ هێزێکی دەرەچی چ وەکو رووسیا یا هێزێکی دیکە can impose itself as an arbiter ناتوانێت خۆی پسەپێنێ وەکو هێزێکی to resolve these regional conflicts. ناتوانێت خۆی پسەپێنێ و ڕۆڵی بەرچاو و بڕیاردەری هەبێ لە هەلکردنی ئەو کێشانەدا. As in the 1980s, in the 2000s too, the Middle Eastern minorities هەروەکو ساڵانی 1980 لە سەدەی 2000دا لە 2000کانیشدا the Middle Eastern minorities find themselves either geographically or politically in the interstices of these regional conflicts. کەمایەتەکانی ئەم ناوچەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆیان find themselves in what? Interstices. At crossroads. خۆیان لە چوارڕێیانێکدا دیتەوە یعنی خۆیان لە سەرگەردانێکدا دیتەوە کەمایەتەکانی ڕۆژهەڵاتی ناوی. There is no doubt that they pay a heavy price for this war, which are in no way related to their cause. هیچ شتێک نییە کە ئەم کەمایەتیانە هەزینەیەکی زۆر قورس دەدەن بۆ شەڕێک کە لە ئەساسدا شەڕی وان نییە. But they are also obliged to adapt themselves to the constraints of this new situation. بەڵام ئەوان مەجبورن کە خۆیان لەگەڵ ئەم هەلوو مەرجە سازگار بکەن خۆیان ڕابێنن or even to try to survive بۆی کە بەردەوام بن بۆی کە بمێنن thanks to the resources and new opportunities that these conflicts can engender. سپاس یعنی ئەو کارانە دەتوانن بکەن لەبەر ئەم هەلوو مەرجەی کە ئەم شەڕانە دەگەڵ خۆیان بەرهەمی دێنن. In fact, one of the decisive features of the ongoing state of violence لە ڕاستیدا یەکێک لە هێزە بڕیاردەرەکانی یا بڕیاردەری سەرەکی لەم توندوتیژێدا is that the regional powers have deeply contradictory long-term interests ئەوەیە کە هێزەکانی ناوچەیی بەرژەوەندی بەردەوامی بڵین متەناقضی خۆیان دژبەری خۆیان and yet they are condemned to produce almost exclusively day-to-day policies. سەرەڕای ئەو شتەی ئەوانە مەجبورن کە سیاسەتی خۆیان بە شێوەیەکی گشتی ڕۆژ لەگە ڕۆژە بەرهەم بێنەوە. This uncertainty ئەم گومانداریە ئەم گومانە ئەم پایداریە ناسەقامگیریە which oblige them to favor tactical steps instead of developing coherent long-term strategies کە مەجبوریان دەکات لە جیاتی هەنگاوی هارمۆنی و ڕێکوپێک هەنگاوی ناهارمۆنی بەکاربێنن هەڵێنەوە prohibits the formation of a regional system of security دەبێتە هۆکاری the formation of a regional system of security پێگیری دەکات لە پێکهاتنی سیستمێکی ئەمنی ناوچەیی and creates indirectly some room of maneuver for the non-state actors و فەزایەک میچێک بۆ ئاکتۆری نادەوڵەتی بەرهەمدێنێ. Among these actors, the transborder or supra-territorial minorities, including the Kurdish ones. دەنێو ئەو گروپانەدا کە بڵین دەسەڵاتێکی بان ناوچەیان هەیە کوردەکان دەتوانن یەک لەو پێکاتانە بن. The relations that the states established with non-state actors in the course of this process ئەو پەیوەندیانەی کە کوردەکان لەم پرۆسەیەدا سازیان کرد پێچیان خزرەچیان خست do not have any transformative effect هیچ کارتێکەرێکی گواستنەوەیی نییە
neither on the region-wide power equilibrium, نەک لەسەر بڵین لە ئاستی بەربڵاوی ناوچەییدا، nor on the long-term status of the minorities, نەک لەونا لە long term status. هەلومەرجی درێژخایەنی یا استراتێژیکی. Still, they clearly show the limits of the Westphalia model of state, بەڵام سەرڕای ئەوەی زۆر بە ڕوونی نمونەیەک لە مەسەلەی وەستفالیا نیشان دەدەن، as this model was imposed in the 20th century by forced divisions, چونچی ئەم مۆدێلە لە سەدەی بیزرا بە دابەشکردنی هێزەکان تەحمیل کرا، and that's the case of Kurdistan and mandatory Arab world, ئەوە مەسەلەی کوردستان و مەسەلەی مانداتی عەرەبیەکانە، جیهانی عەرەبی، or on the contrary, through constraint unifications as in Libya and in Yemen. unification of Constraint unification of some societies. بە پێچەوانی ئەوەش گرتنەوەی هێندێک لە کۆمەلگاکانی بۆ نمونە لە وڵاتی وەکو یەمەن و لیبیادا. The Kurds were among the major victims but minor actors of the state of violence of the 1980s. کوردەکان لە ئەساسدا ئاکتۆرێکی بچووکی نادەوڵەتی و زەبرجەنج یا شدەت و توندوتیژی دەوڵەتان بوون لە 1980کاندا. More than 200,000 Kurds have been killed between 1979 and 1991. لە نێوان ساڵانی 1979 تاکو 91 زیاتر لە 200,000 کورد کوژران. Thousands of villages have also been destroyed in these two later countries. لەو دوو وڵاتانی کە باسمان کردن هەزاران villages have been destroyed، گوند وێران کراوە لە عێراق و تورکیای بە هەزاران گوند وێران کران. And in Kirkuk an ethnic cleansing took place. لە کەرکوک بۆ نمونە پاکتاوی ئیتنیکی یا ڕەگەزی ڕوویدا. One should also mention that through the assassination of Abdurrahman Kasımlu, مرۆڤ دەتوانێت هەروە بڵێ لە میانەی ترۆرکردنی دکتۆر عەبدوڕەحمان قاسملو، the Iranian government has managed to behead the Kurdish leadership in this country. وڵاتی ئێران بڕیاریدا کە سەری بڵین بزوتنەوەی کوردی لێدا لە ئێران. On the other side, as we will see later on, لەلایەکی دیکەوە هەروە جوورێکە دواتر دەیبینین، during this decade the Iraqi Kurdish organizations لەناوەی ئەم دەوەدا ڕێکخراوەکانی کوردی عێراقی have founded some shelter in Iran, پەناگایەکیان لە ئێران دۆزیەوە، as well as in Syria, هەروەها لە سووریا، while Iraq hosted Iranian Kurdish organizations. ئەوە لە کاتێکدا بوو کە عێراقیش ڕێکخراوە کوردەکانی ئێرانی لە کنخۆی پەنادا بوو. The PKK, which gradually became the hegemon Kurdish actor in Turkey, PKK کە وردە دەبوو بە ئاکتۆری سەرەکی لە تورکیا، was able to establish an alliance with Syria, سەرکەوتوو بوو لە سازکردنی هاوپەیمانیەک لەگەڵ سووریا، and to reorganize its effects in Lebanon, و دووبارە خۆرەخستنەوەی خۆی لە لوبنان لەوەدا سەرکەوتوو بوو، before launching its long-lasting guerrilla warfare, پێش ئەوەی کە دەست بە شەڕی درێژخایەنی گریلایی خۆی بکە. in some, volence, willingly or not willingly, the Kurdish organizations took part لە هەندێک هەلومەرجی بتەوەیە نەتەوەی ڕێکخراوە کوردەکاندا ڕوویدا لە also in a subordinated position لە هەلومەرجێکی تابعدا ژێرمەجموعەییدا to the regional system of violence as well as to the region-wide military transhumance of 1980s. ئەوەش بوو بە بەشێک لە پەراوێزە ژێرمەجموعەی هەلومەرجی ناوچەیی توندوتیژی. ئەو شتەی نێوان پێدە و جوپەی نووسرەکە نیشانیدا کوردستان دیسان لە 2010کانیشدا بەرەیەکی سەرەکی کارکردی توندوتیژی. However, compared to that of the 1980s, هەرچۆنێک بێ بە بەراورد لەگەڵ 1980کان the Kurdish society, politics and politicians
present an entirely new shape. کۆمەلگای کوردی و ڕێکخراوەکانی و سیاسەتەکەی و کۆمەلگاکەی شتێکی دیکەیە شتێکی کە نیشان دەدا. The dynamism of the Kurdish diaspora داینامیزمی یا جەوهەری حرەکەی بڵین دیاسپۆرا ڕەوەندی کوردی formed in the wake of arrival of tens of thousands of militants, intellectuals or young men and women لە بەهەبوونی دەیان هەزار لە خەڵکانی شۆڕژجێڕی ئامادەی ژنوپیاوی ئامادەی and the vivacity of the Kurdish studies, arts and literature both in Europe and in the Middle East پەرەی لێکۆڵینەوە کوردیەکان لە ئاستی جیاوازدا هەم لە ڕۆژهەڵاتی ناوین هەمی لە ئوروپا suffice to understand the sharp contrast between these two periods. ئەوانە هەندێک نیشانن لە بڵین جیاوازی سەرەکی ئەم دوو دەورەیە دەورەی 2010ەکان لەگەڵ 1970ەکان. Among the most important differences between the two periods لە نێوان جیاوازە سەرەکیەکانی ئەم دوو دەورەیە one should, however, مرۆڤ دەتوانێت هەرچۆنێک بێت particularly mention the emergence of a Kurdish federal entity in Iraq مرۆڤ دەتوانێت ئاماژە بە سەرهەڵدانی قەوارەی فدراڵی کوردان لە باشوور بکە لە عێراق بکە which in spite of all its domestic problems شتێکە سەرەڕای هەموو کێشە ناوخۆیەکانی represents one of the most dynamic, politically pluralistic and peaceful spaces in the Middle East. هەڵگری یەکێک لە سەرکەوتووترین نمونەکانی بڵین پلورالیزم و چەندلایەنی هەیە سەرڕای هەموو کێشانێکە هەیەتە نمونێکی سەرکەوتووە لە پلورالیزم. For the first time in the 20th century, بۆ یەکەم جار لە سەدەی بیستمدا an entire generation has been formed under the Kurdish rule جیلێکی تەواو تربیەت بۆ لە ژێر دەسەڵاتی کوردیدا and notwithstanding the political clientelism و لە کاتێکدا کە دەبرابەر بڵین clientelism is difficult to clientelismi سیاسیدا viable institutions including parliamentary ones have been established. هەندێک دام و دەستگا و سازی بەردەوامی بۆ نمونەوەکو پارلمان شکلان گرتووە. The weak post-Saddam Hussein Iraqi state هەلومەرجی لاوازی قۆناغی دوای سەدام حوسێن لە عێراق has obviously no means to envision, at least in a foreseeable future, a policy based on military option against its Kurds as that was the case by the past. نیشان دەدا کە بەکاربردنی بڵین هێزی شەڕ نظامی دژی کوردان ئەو جورێکە لە ڕابردوودا پراکتیزە دەکرا لە بەرچاو نییە یعنی ناتوانێت دە سنووری چاوی پێشبینی بکرێت ئەوان بۆ ناکرێن. The second major and still uncertain evolution concerns the constitution of a de facto autonomous Kurdish regime in Syria. شتی دیکە لە ئەو if you just say it word by word, the second second major and still uncertain evolution تەکامل پێشکەوتنێکی دیکەی کە ئێستا هەر بەردەوامە بەڵام زۆر ناسەخامگیرە concerns the constitution of a de facto fiili autonomous Kurdish regime in Syria. بریتیە لە هەلومەرجێکی de factoی کوردی لە سووریا. After a long decade of repression against any Kurdish civil and political initiative, دوای ماوەیەکی درێژ لە سەرکوتکردنی هەرچی کوردی بوو لە ئەم وڵاتە Bashar al-Assad has decided to retire his forces from the Kurdish regions in the summer of 2012. لە هاوینی 2012دا بەشار ئەساد بڕیار دەدا کە هێزەکانی خۆی لە مەتەق کوردەکان بچێشێتەوە. His aim was to consolidate his power in his strategic strongholds. مەبەستی ئەوە بوو کە دەسەڵاتی خۆی لە منتەقەیەکی استراتێژیک و گرنگی کە کوردەکان بوون پارێزێ بە شێوەیەک لە درێژخایەندا. Although the formation of this new entity was a result of al-Assad's regime's incapacity
to control the entire Syrian territory. ئەگەرچی ئافراندن یا بەرهەمهاتنی ئەو منتەقەیە لە ئەساسدا دەگەڕێتەوە سەر ناتوانایی بەشار ئەسەد لە پاراستنی هەموو سووریەدا، as well as its intense conflict with Turkey, which openly armed the Syrian opposition. هەروەها کێشەی بەردەوام و دوژمنایەتی بەردەوامی وی درێژخایانی وی دوور و درێژی وی لەگەڵ تورکەکان. It has radically changed the very shape of the Kurdish issue in the Middle East. ئەگەرچی لەبەر ئەو دوو فاکتۆرانە بوو بە شێوەیەکی گشتی، بەڵام بە فعلی هەلومەرجی کوردانی لە سووریا بە شێوەیەکی زۆر رادیکال گۆڕیوە. Finally, one should mention that in spite of absence of any concrete measures to resolve the Kurdish question in Turkey, لە دواییدا دوجار مرۆڤ دەتوانێت بڵێ finally if you repeat it please. in spite of absence of any concrete measures to resolve the Kurdish question, سەرەڕای نەبوونی لە ئارەدا نەبوونی پێوەرێکی کۆنکرێت و دیاریکراو بۆ هەڵسەنگاندنی مەسەلەی کورد، the AKP government decided to improve its relations with the Iraqi Kurdish authorities. حکوومەتی AKP بڕیاریدا کە پەیوەندی خۆی لەگەڵ باشووری کوردستان بگۆڕێ، وای باشتری بکە. While Ankara's commercial interests and its will to ease its almost exclusive energetic dependency on Iran and Russia, You must repeat it again, shortly, shorter than the long sentences. while Ankara's commercial interests لە کاتێکدا کە بەرژەوەندی ئابوووریەکانی ئەنکارا and its will to ease its almost exclusive energetic dependency on Iran and Russia, ئیرادەی وی بۆ هاسانکردنەوەی پەیوەندەکانی relations with Russia and Iran, ئاسانکردنەوەی ئاسانکاری لە پەیوەندەکانی خۆی لەگەڵ رووسیا و ئێراندا، push it towards a rapprochement with the Iraqi Kurdistan, which I didn't understand what was that. Despite that, Ankara's commercial interests and its will to ease its almost exclusive energetic dependency on Iran and Russia. بۆ کەمکردنەوەی بڵێن وابستەی خۆی بە رووسیا و بە ئێران، یعنی مەسلەی ئاکپارتی بوو، pushing towards a rapprochement with the Iraqi، ئەوەی گواستەوە بۆ بڵێن کوردستانی عێراقی، بۆی کە واز لەو وابستەیی بەو دوو وڵاتی بینە شتەکەی هێنا بە سەر کوردستانی عێراق. the Turkish limited room of maneuver obliged it to accept the existence of a Kurdish entity in Syria. بژاردەی کەمی تورکەکان لەو پەیوەندەیەدا فشاری بهێنان مەجبوری کردن کە واقعی کوردەکانی سووریە بە شتێکی بە شێوەیەکی ئەمەلی قبول بکەن. There is no doubt that Turkey's domestic and region-wide Kurdish policy aim هیچ شتێک دەورە شک نییە کە سیاسەتی تورکیای لەمەر کوردان لە ئاستی ناوچەییدا aim at the transformation of the Kurdish movement into a subordinated actor of AKP. دەورە شتێک نییە کە لە ئاستی ناوچەییدا سیاسەتی تورکیای شتێک نییە غێرەوەی کە مەسەلەی کورد و بزوتنەوەی کورد بکا بە تابعێک لە حیزبی AKP. Whatever Ankara's short and long-term aims might be, however, هەر چۆنێک بێ لە دەرەوەی بەرنامە و پلانی AKP هەرچێک بێ بەرنامە و پلانەکانی سیاسەتەکانی، the Kurdish overture, Ankara's Kurdish overtures has largely legitimized the PKK and the legal PDP. BDP لە دەرەوەی ئەوەی کە سیاسەتی AKP هەرچیی بێ، بەڵام کۆی ئەو شتانە بووتە هۆی ئەوەی کە جۆرێک لە سەلاحیەت مەشروعیەت بدرێ بە PKK و BDP لە تورکیادا. The formation of a real hegemonic bloc around the PKK and BDP in Kurdistan of Turkey شکلگرتنی دەسەڵاتێکی هێژیمۆنیک لەلایەن PKK و BDP لە تورکیا، which control more than 30 deputies around 100 municipalities, کە کۆنترۆلی بەسەر نزیک بە 30 نوێنەر و 100 شارەوانی هەیە. should be mentioned not because it is a new phenomenon, دەبی باسی بکردێ نەک لەبەرەوەی کە ئەمە دیاردەیەکی نوێیە،
but because it has become a massive and durable one. بەڵکو لەبەرەوەی کە بۆت بە بزوتنەوەیەکی بەربڵاوی و بەردەوام. The end of the Kurdish taboo in this country کۆتایی تابووی کورد لە وڵاتە does naturally not mean that one should exclude the possibility of returning back to extremely repressive policies. بەو مانایە نییە کە مرۆڤ ئیمکانی گەڕانەوە بۆ توندوتیژی لەم وڵاتەیدا تەواوی وەلابنێ. But after 30 years of internal war, بەڵام دوای 30 ساڵ لە شەڕی ناوخۆ Ankara seems to become finally aware that coercion ئەنکارا وێ دەچێ دوجار متوجه ئەوە بێ کە هاوکاری cannot be its exclusive political line. ناتوانێت شتێک بێت لە دەرەوەی سیاستەکانی وی سیاستێک نییە کە هاوانجی لەگەڵ کوردەکان شتێک نییە کە وەلا بندرێ. Those accept a new military coup or an electoral victory of the Turkish ultra-nationalist parties, those who accept then in this case. Okay. Dönjora, if you just only a new military coup or an electoral victory of the Turkish ultra-nationalists تەنیا کودتایەکی نظامیە سەرکەوتنێکی بڵێن لە هەڵبژاردندا لە زۆر نەژاد پەرست میلی پەرستەکان میلەت پەرستەکانی تورکیا will allow دەخوانێت بڵێتە هۆی ئیجازە بدا a new simple denial of the Kurds. دیسانەوە سیاسەتی ئینکاری کوردان هاشاکردنی کوردان بێتەوە ئارا as that was the case in the 1980s and 1990s. ئەوە شتێکێکە لە هەشتاکان و نەوەتەکان کرا و غیری کودتایەکی نظامی یا سەرکەوتنی هێزە تەواو ناسیۆنالیستەکانی تورک هیچ شتێک ناتوانێت ئەوەی دووپات بکاتەوە هەر ئەو دوو شت دەتوانێت. Given the changes observed in these three countries, it would be possible to say that only in Iran the main determinants of the Kurdish question remained almost untouched during the last decade. فاکتۆری سەرەکی بڕیاردەری بزوتنەوەی کورد تەنیا لە ئێراندا کە گۆڕانی وای بەسەردان هاتووە. But although it would be illusory to accept radical changes in the Iranian domestic and militia-based foreign policies in the short term, ئەوە شتێکە لە نەوعی خەیاڵ کە مرۆڤ چاوەڕوانی سیاسەتی گۆڕانکاریی جدی لە سیاسەتی ئێران لە کوردخایاندا بکە. The presidency of Hassan Rouhani, which started in 2012, سەرۆکۆماری حەسەن ڕوحانی کە لە 2012دا دەستی پێ کرد 2013 دەستی پێ کرد might take some steps to reduce massive Kurdish discontent that marked the years 2000. ڕەنگە لەوانەیە سەرۆکۆماری حەسەن ڕوحانی لەم نەهامەتەی کە لە پێشتردا کوردەکان لە ئێران تووشی هاتبوون کەم کاتەوە. These evolutions ئەم گۆڕانکاریانە ئەم پێشوەچوونانە that could have sounded as totally unbelievable even to the most optimistic observers of the Kurdish question only 2 decades ago. تەنیا ئەو گۆڕانکارانی کە بۆ خۆشبینترین کەسانیش لە دوو دەیەی پێشتردا 20 ساڵەوەی پێش ناممکین بوون do naturally not mark the end of process of subordination of the Kurds in the Middle East. ئەوە بە مانای بڵێن کۆتایی هاتنی do not mark the end of process of subordination of the Kurds in the Middle East. ئەوە بە مانای کۆتایی هاتنی ژێرمەجموعکردنی کوردەکان بە ژێرمەجموعەیەک لە ڕۆژهەڵاتی ناوین نییە یعنی کۆتایی ئەو شتە نییە. However, this evolution ئەم گۆڕانکاریە provide the Kurds with an important capacity of empowerment and resistance. دەبێتە هۆکاریەوەی کە کوردەکان بتوانن خۆیان بەهێزتر بکەن و بەرخۆدان بکەن. A capacity that no Kurdish movement could have during the previous
periods of military contests. ئەمەش هەلومەرجێکە و توانایەکە کە بە کوردان درراوە و هیچ لایەنێکی کوردی دوو دەیە پێشتر نەدەتوانی خاوەنی هەلومەرجێکی ئەوجور. The Kurdish society has not only become a predominantly urbanized society, کۆمەلگای کوردی نەتەنیا بۆتە کۆمەلگایەکی بە شێوەیەکی گشتی شاری، but it has also produced an important category of middle classes لە هەمان کاتدا توانیوەتە بەرهەمهێنەری لایەنێکی بەهێز و گرنگی چینی ناوەندی بێ، مام ناوەندی بێ، distinct from the former urban notabilities or craftsmen. ئەوانە وەکو was it thanks to but urbanization has also produced an important category of middle ئەم شارسازیە هەرەپێدانی شارێ بۆتە هۆکاری بەرهەمهاتنی چینێکی گرنگی مامناوەندی یا ناوەندی distinct from the former urban notabilities. کە جیاوازە لە بڵێن چینەکانی ئەشراف و ئەشرافیەتی پێشووتری کۆمەلگای کوردی. The emergence of this new category of middle classes has metamorphosed the Kurdish urban landscape. دیمەنەکانی ئەم چینە مامناوەندیە بۆتە هۆی گۆڕانکاری مەسخبوون یا شێواز گۆڕینی بڵێن چینی مامناوەندی لە کوردستان لە کۆمەلگای کوردیدا and gave birth to new habitudes, new ways of consuming, living, socializing, thinking and struggling. ئەوە بوو بە هۆی هۆکاری بڵێن ڕەوتی تازە لە بیرکردنەوەدا، لە ژیانکردندا، لە مەسرەفکردندا و لە شێوەی ژیاندا بە شێوەیەکی گشتی. An intellectual class distinct from the politicized intelligentsia of the 1950s and 1960s has also emerged. Also emerged Emerged now, a new intellectual class. چینێکی نوێی ڕۆناکبیری یا ڕۆشنبیری لەو ماوەیەدا has emerged because of this urbanization لە ئەرکانی ئەم شارسازی و ئەم چینە مامناوەندیە چینێکی تازەی ڕۆناکبیریش شکلی گرتووە فەرهەم هاتووە. In the 1970s and 1980s, but also in the 1990s, لە هەفتاکان هەشتەکان و هەشتاکان و هەروەها لە دەیەی نەوەتیشدا لە نەوەتەکانیشدا being a Kurdish militant meant before everything else لە ئەساسدا خەباتجێڕبوونی کورد مەسەلەی ئەوە بوو لە هەفتا هەشتا تەنانەت لە نەوەتەکانیشدا شۆڕجێڕبوون being a Kurdish militant meant before everything else being a member of or a sympathizer of a political party. لە ئەساسدا شۆڕجێڕبوون بە مانای ئەندامبوون یا لایەنگری لە ڕێکخراوێکی کوردی بوو، ڕێکخستنێکی کوردی بوو. In contrast, بە پێچەوانە the intellectuals of the years 2000s developed non-partisan forms of being. ڕۆناکبیرانی 2000ەکان کەشاندا پەراندا بە شێوەیەک لە بوونی غێری حیزبی behaving and struggling. ڕەفتارکردن و خەباتکردن لە دەرەوەی حیزبدا. Both middle classes and this intellectual stratum are widely integrated across Kurdistan. هەم ڕۆناکبیران هەم ئینتلیجنسیا وەکو چینێک لە کۆمەلگای کوردیدا خۆی سەخامگیر کردو، خۆی نیشان داوە and are open to the outside world. و بە نسبەت دنیای دەرەوە کراوە. During the last decade, the strategic positions of the states in the region-wide power relations لە ماوەی during the last decade you said لە ماوەی دەوری ڕابردوودا لە ئاستی سیاسەتی بەربڵاو یا کراوەی ناوچەییدا as well as their policies concerning the Kurdish question, broadly speaking, have also drastically changed. سیاسەتی کوردیش دروست بەم پێوەرە بە شێوەیەکی زۆر بنەڕەتی گۆڕانی بەسەرداهاتووە. In the wake of her internal break-up, لە سایەی بڵێن لێکدانەوە یا لێکەڵبەشانەوەی ناوخۆییدا Syria, which in the 1980s was one of the most important
independent players in the Middle East وڵاتی سووریە کە لە 1970 دا یەک لە ئاکتۆرە سەرچەکانی ناوچەیی بوو has largely become a client state ئێستا بۆتە دەوڵەتێکی کلایەن دەوڵەتێکی ڕایەتی whose regime depends for its survival on the Iranian aid کە ڕژیمەکەی بۆ بەردەوامی خۆی وابەستەیە بە هاوکاری و ئالیکاری ئێران as well as the military strategies decided by the Pastarans and the Lebanese Hezbollah. هەروەها محتاجە بە استراتێژی نظامی پاسداران و حیزب اللهی لوبنانی Similarly, هەر بەم شێوەیە Iraq, a major independent player, هەر بەو شێوەیە عێراق کە ڕۆژگارێک ئاکتۆرێکی سەرەکی سربەخۆ بوو and a regional patron throughout the 1980s, و لە دەیەی 1970 دا هێزێکی منتەقەیی بەهێز بوو it is today a largely broken up and a client state. ئەویشە لە جوورە ئێستا لە ڕۆژگاری ئەمڕۆدا هێزێکی تێکشکاوی لە کارکەوتووە The absence of Syria and Iraq, لە ئارادانەبوونی سووریا و عێراق two traditional regional players, دوو بڵین ئاکتۆری نەریتی ناوچەکە passing through different degrees of either a civil war or an intense phenomenon of violence, کە یا دەرگیری شەڕی ناوخۆیی یا دەرگیری توندوتیژێکی ناوچین on the region, this fact leaves space to the Gulf countries. This fact Leaves space to the Gulf countries. ئەم ڕاستەیە ئەم ڕاستەقینەیە فەزایەک دەدا بە وڵاتانی کەمداو and to two non-Arab countries, Turkey and Iran. و بۆ دوو وڵاتی نائەرەبی منتەقەی وەکو ئێران و تورکیا Turkey, which in the 1980s تورکیا کە لە 1970کان was opposed to any Kurdish activism کە دژایەتی لەگەڵ هەر جۆرە چالێکێکی کوردی دەکرد and in any given country of the Middle East, و لەگەڵ دژایەتی لەگەڵ هەر وڵاتێکی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرد is now able to develop complex strategies ئێستا توانایی ئەوەیە کە استراتێژی زۆر پێچەڵپێچ و پیچیدە گەشە پێ بدە seeking an alliance with the Iraqi Kurdistan هەبوونی هاوپەیمانێک لەگەڵ کوردستانی عێراق and trying to co-opt the Middle East white Kurdish political class. و هەوڵ دەدا کە جۆرێک لە دەسەڵات هەبێ بەسەر سیاسەتی کوردی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا Moreover, سەرەڕای لەوە زیاتر Turkey is much more exposed to the domestic impact of regional conflicts today than in the 1980s. لە هەمان کاتدا تورکیای ئەوڕۆ پتر کراوەیە بەسەر پێشهاتەکان و ڕووداوەکان و وشتانی کە دەقەومن لە ناوچەدا بە نیسبەتی ڕابردوو That makes even more urgent to find regional allies, including among the non-state actors. ئەوە دەتوانێت بە شێوەیەک واژێک درێتەوە کە ئامادەجیەوەی تێدایە کە هاوپەیمانی لەگەڵ ئاکتۆرە نادەوڵەتەکانی لە ناوچەدا ڕەچاو بکە The confessionalization of Turkish domestic and regional politics under Erdogan گۆڕانکاریەکانی سیاسەتی ناوچەیی تورکیا لە ژێر دەسەڵاتی ئەردوغاندا also transformed the Syrian conflict into an intra-Turkish conflict لە هەمان کاتدا کێشەکانی ناوخۆی سووریەشی کرد بە کێشەی گواستەوە بۆ کێشەی ناوخۆیی تورکیاش and outraged countries' Alawite and Alevi communities. ئەوە بوو بە هۆی تووڕەکردنی ئەلێویەکانی ئەم وڵاتە و Alawites and Turkish Alevis. ئەلێویەکانی کورد و تورکی تووڕە کرد As a paradoxical but an largely unpleasant consequence of this evolution, وەکو ئاکامێک یا نەتیجەیەکی ئەم ڕەوتە دژبەیەکە Turkey also feels obliged to defend the Sunni communities in the region. تورکیا وەک ئەرچی خۆی دەزانێت کە داکۆچی لە سونیەکانی ناوچە بکە among them the Iraqi Kurds. و لە نێواندا کوردەکانی عێراق It is true that this generosity
is not extended to the Syrian Kurds. ئەوە هەمان کاتدا دەبێت لە بیرمان بێ ئەم سەخاوەتە هەتاکو ئاستی کوردەکانی سووریا ناچێت who are almost exclusively Sunnis. کە وەک دەزانین تقریبا هەمووان هەر سوننینە. But after months of hesitation, بەڵام دوای چەند مانگ لە گومان و دوودڵی Ankara seems to be aware of dangers of its policy of supporting the jihadist movements. وێ دەچێت کە ئەنکارا خەریکە بەخەبەر دێتەوە لە ئاکانی پڕمەترسی سیاسەتی خۆی لە یارمەتیدانی جیهادیەکان And was obliged to invent the PYD's co-chair Saleh Muslim و مەجبور بوو کە هاوسەرۆکی پێدە ساڵە موسلیمی داوت بکە in order to establish a link with these pro-PKK organizations. بە مەبەستی پێکێنانی پەیوەندیەک لەگەڵ ئەم پارتەی کە سەر با پەکەکەیە. Concerning the second country, Iran, تاوجی کە دەگەرێتەوە سەر وڵاتی دووەم واتە ئێران one should note that it remains a major force in the transborder Kurdish space. I'm sorry, regarding as far as Iran is considered, one should note that one should note that it remains a major force in the transborder Kurdish space. یەک لە هێزە سەرچەکانە لە بڵین هێزی سنوور تێپەر سنوور بەزن and by the very green light it has given indirectly to PYD و بە چراسەوزێکی کە زۆر ڕاستەوخۆ نیشانی پێدەی داوە it exerts a great impact on the Kurdish movement in this country. ئەوە دەتوانێت ببێتە هۆی کارتێکەرێکی زۆری بەزوتنەوەی کوردی لە وڵاتە. I have really just 3 pages من لە ڕاستیدا هەر سێ لاپەڕەماوە and I will try to sum up them. هەوڵ دەدەم کە کورتی بکەمەوە خلاصەی بکەمەوە. As I said, in the 1980s, هەر وەکوتم لە 1980کان the Kurdish movement was divided. بزوتنەوەی کوردی دابەش کرابوو. These divisions has also created some kind of internal fightings. ئەم دابەشبوونە ببوو هۆکاری هێندێک کێشەی ناوخۆیی کۆنفلیکتی ناوخۆیی لەنێو کورداندا and aggravated the dark subjectivities of this decade. و بوو بە خاڵی بڵین سەرەکی نیشاندەری ذهنیەتی کوردی لەم دەیەدا. The Kurds were not the only actors in this situation. لەم هەلومەرجەدا کوردەکان تەنیا ئاکتۆر نەبوون. The Palestinians were exactly in the same situation. پەلەستینەکانیش بە دروستی هەر لە هەلومەرجەشی ئەوەدا بوو. Compared to this past situation, بە بەراورد لەگەڵ ئەم هەلومەرجەی کە ڕابوو the Kurdish political class of today seems to be much less vulnerable. هێزی سیاسی کوردی لە ئێستادا پتر ئیرادەی هەیە ئیرادەی بەهێزترە. Until now it was successful enough to keep peaceful and fluid internal relations. هەتا ئێستا تاڕادەیەکی زۆر سەرکەوتوو بۆ لە بەڕێوەبردننی سیاسەتێکی هێمنانە و ئاشتیانە. And particularly a new political space has emerged. و بە تایبەتی فەزایەکی سیاسی تازە سەری هەڵداوە. And this political space is a transborder one. و ئەو فەزا سیاسێ فەزایەکی سنوور تێپەرە سنوور بەزێنە. And it is dominated mainly by 2 actors. و لە ئەساسدا بە شێوەیەکی سەرەکی لەژێر باندۆر و تەئسیری دوودانە ئاکتۆردا. The Kurdish regional government here, حکوومەتی هەرێمی کوردستان و with the PKK as the KDP, but also in Syria, هەروەها لە سووریاش and tomorrow maybe in Iran, و ڕەنگە چه دەزانێت سبەینە لە ئێرانیش through its affiliations with the PJAK. وەکو هاوپەیمانەکەی لە میانەی هاوپەیمانەکەی کە پژاکە. The PYD and the PJAK, they are not exactly the same thing as the PKK. PYD و PJAK دروست ئەو شتەنین کە PKK-ە. They have their internal dynamics. ئەوان بخۆیان داینامیکی ناوخۆیی خۆیان هەیە. But at the same time, they cannot at all be separated ideologically or organizationally from the PKK. بەڵام لە هەمان کاتدا چ لە بواری ئایدۆلۆژیەوە چ لە بواری ڕێکخراوەیە ناتوانن بە PKK سەر بەخۆ بن. And
both actors, to some extent, they are obliged to accept the internal plurality of the Kurdish society. هر دوو لایەن مەجبورن لەژێر زەختی ئەوەدانا کە هەلومەرجی چەند لایەنەی پلوراڵی کوردی قبول بکەن. We see it very clearly in the Iraqi Kurdistan. ئەمە ئەوەی زۆر بە ئاشکرایی لە کوردستانی عێراق دەبینین. It is true that in Syria, the PYD, and in Turkey, the PKK, they have a hegemonic position. ئەوە ڕاستە کە لە سووریا PYD و لە تورکیا PKK هژمونیان هەیە دەسەڵاتی سەرچین دەسەڵاتی سەردەستن. And they use the hegemonic construction as a power instrument. ئەوان ئەو هێزە بڵین هێژمونی خۆیان وەکو هێزێکی ڕێکخراوەیی سازکەر کەڵکی لێ وەردەگرن. But they are also obliged to accept the internal plurality of the Kurdish society, which is a very heterogeneous one, both in Syria and in Turkey. بەڵام لە هەمان کاتدا ئەو هێزانە مەجبورن کە لایەنی داینامیکی چەند لایەنی و پلوراڵی کۆمەلگای کوردی هەم لە سووریا و هەم لە تورکیا کە زۆر هێترۆژێنە چەند لایەنیە قبول بکەن. And these two organizations, PKK and the KDP, ئەم دوو ڕێکخراوانە PKK و KDP are also obliged to establish a mutual understanding هەروەها مەجبورن کە پەیوەندیەکی دوولایەنی یەکتێگەیشتن بەڕێوەبەرن ساز بکەن to fix rules of coexistence بۆ هاوژینی بڵین بەڕێوەبردنی هاوژینێکی بێکۆبژین including those regulating their respective autonomies and interdependence. ئەوە دەبێ شاملی ئەوەی بێ کە بە شێوەیەکی دوولایەنە ڕێز لە سەربەخۆی خۆیان بگرن یەکتر بگرن. It also means that they have to accept ئەو هەروەها بۆ مانایە کە دەبێ ئەوان قبول بکەن کە that no one can deny to the other هیچ لایەنێک ناتوانێت لایەنەکەی دیکە ئینکار بکە to the other the possibility of contracting tactical alliances کە ئەوانە هیچیان ناتوانن ئیمکانی هاوپەیمانی تاکتیکی یەکتر لەگەڵ لایەنەکانی دیکە ئینکار بکەن ڕەچاوی نەکەن and with the states. و حتا لەگەڵ دەوڵەتەکان. But at the same time, بەڵام لە هەمان کاتدا on the contrary of what happened in the 1980s, بە پێچەوانەی ئەو شتانەی کە لە هەشتاکاندا ڕوویاندا they must also agree ئەوان هەروەها دەبێ تەوافق بکەن that these alliances with the state ئەم هاوپەیمانیە لەگەڵ دەوڵەتەکان should not and must not threat نابی بە هیچ شێوەیەک مەترسی بێ لەسەر a given Kurdish actor or the Kurdish cause, broadly speaking. بە دەستەوەدانی ئاکتۆرێکی کوردی یعنی زەرەردان لە ئاکتۆرێکی کوردی یا لە ئیجنت لایەنێکی کوردی بێ هەر هاوپەیمانێکیوان لەگەڵ دەوڵەتەکاندا دەیبەستن دەبێ وان لەبیر بێ. It is, however, obvious ئەوە ئاشکرا ڕووناکە that given the regional constraints لە بەرچاوگرتنی هەلومەرجی ناوچەیی as well as policies of blackmailing of Turkey and Iran on their own Kurds, و هەروەها بە بەرچاوگرتنی کارتێکەری تورکیا و ئێران و سیاسەتیان بەڕێوەبردنی سیاسەتەکانی تایبەتی خۆیان لەسەر کوردەکانی خۆیان this political system, this Kurdish political system, ئەم سیستمی سیاسی کوردیە can but evolve on an edge. دەبێ هەر بەردەوام بێ لە گەشەی خۆیدا. جۆرە gelek spas dikim zanim parî dirêj bûn li belê tercümezî parî wext kir û ji tercümanê xwazî gelek spas dikim. Spasiyete